تا دێت بازنەی پشتیوانەکان دژی ئەو هێرشە ناڕەوایانەی دەکرێتە سەر شاری سلێمانی نەخۆشخانەکانی بە تایبەتی نەخۆشخانەی بەخشین فراوانتر دەبێت و لە درێژەی ئەو پشتیوانیانە کەمپینێک لە قەزای چەمچەماڵ بە بەشداری سەرجەم چین و توێژەکان ڕاگەاندرا و شار و شارۆچکەکانی دیکەش دەگرێتەوە تێیدا داوا دەکرێت ئەو بێڕێزی و هێرشە ناڕەوایانە ڕابگیرێت. دیارە کەمپینەکەی ئێمە لە شاری چەمچەماڵە ئەم کەمپینە کۆمەڵێک کەسایەتی گەورە و مامۆسای ئاینی و ڕۆژنامە نووس و ڕاگەیاندکار و چالاکوانی ئافرەتان و قوتابی زانکۆ و کاسبکار و توێژەری کۆمەڵایەتی و هەموو چین و توێژەکان پشگیری خۆیان ڕاگەیاندووە. ئێمە تاوەکو ئێستاکە 250 لەو کەسایەتیانە ئیمزایان بۆ کردوین کە بەشداری کەمپینەکەیان کردووە واگەر ئەمە بڵاوکەینەوە زیاتر ئەگرێتەوە خەڵک لەم شارەکە بەشدارە بنەوەی کە پاڵپشتی خۆیان بۆ نەخۆشخانەی بەخشین ڕابگەن دژی ئەو هەڵمەتە ناڕەوایەک لە دەسەر نەخۆشخانەکە. ئەم نەخۆشخانەی خزمەتێکی گەوراکە بە سنووری پارێزگای سلێمانی و سەرجەم قەزاکانی کە لەم ناوچەیە فەرعی هەیە و پێمان وایە مەلێدانە لە خەڵکی فەقیر و مەلێدانە لە خەڵکی هەژار و دەستکورتی ئەم ناوچانە و پێمان وایە خەڵکێکی بەرژەوەندی خواست پێی ئەوێ بەلێدان لەم نەخۆشخانەیە بەرژەوەندەکەی خۆی لە شوێنێکی دیکە پەرە پێدا و هەروەها بە شتێکی سیاسیە بینین خەڵکێک پەردەپۆشی کای سیاسی خۆی بکا کە وەزعێکی دوور بۆ دروست بۆ لە ناوچەکە بە تایبەتی لایەنەکانی دەسەڵات. مامۆستایانی ئاینی و چالاکانی مەدەنیش دەڵێن دەبێت ڕێ لەو جۆرە نووسین و بڵاوکرا و هێرشانە بگیرێت کە دژی شوێنە خزمەتگوزاریەکان و شارەکانی کوردستان ئەنجام دەدرێت کە سەرجەمیان دەستنە چوارچەوەی پیلانگێڕیەوە و یەکریزی نێوماڵی کوردان تێک دەدەن. بەڕاستی ئەم هێرشانەی کە بەرامبەر بە مزگەوتەکان و نەخۆشخانەی بەخشین و دەستگا خێرخوازیەکان ئەکرێ شتێکی تازە و نوێ نییە. ئەمانە کۆمەڵی خەڵکانێکن دڵیان بەوە خۆش نییە تەبعاً و چاویان بەوە بەرایی نایە کە موسڵمانان لەخوا بەزیابێ لە ناو مجتەمع و کۆمەلگای خۆیانە سوودیان هەیە بۆ خۆیان. وێ بەڕاستی ئەم خەڵکانە خەڵکانێکی بێدین و دوور لە دینن کە هێرشی ناڕەوا ئەکەنە سەر مزگەوتەکان و ماڵەکانی خوای پەروەردگار و نەخۆشخانەکانی وەکو بەخشین کە ئەو معلومی هەموو لایەکە کە بەڕاستی ئەو مزگەوتانی ماڵی خوای پەروەردگار و وێنێ شێوەکانی نەخۆشخانەی بەخشین لە خزمەتی هاوڵاتیانیان بەبێ جیاوازی بەبێ جیاوازی فکرە و ئایدۆلۆژیا و ئەمانە ئەوەی کە پێیان کرابێ ئەوەی کە پێمان کرابێ لە خزمەتی موسڵمانان نابینە و لە خزمەتی عامی خەڵکیا بووینە بەبێ جیاوازی. دیارە نەخۆشخانەی بەخشین لە کاتی دروستبوونیەوە خزمەتێکی باشی کردو بە وڵاتیانی هەموو سنوورەکان لە سنووری پارێزگای سلێمانی قەزا و ناحیەکان وەکو نەخۆشخانە وەکو خزمەتگوزاری وەکو دکتۆر وەکو پێشوازی بەڕاستی ئەمانانی خزمەتیان کردو ناشکرێت تۆ لە پێناوی شتێکی بچووکایە جار وایە هەڵەیەک شتێک ڕوئەداتەوە هەموو ستافەکە هەموو کۆمەڵگە هەموو شارەکە خەتابارکی دیار ئەمە هەندێک کەس هەیە بۆ نهێتە بۆ ئەکتیڤایە بۆ ئەکتیڤی پێیجایە بۆ شەڕی حیزبایەتیە هەیە بۆ ناوچەگەرێتیە ئەمانە ئەیانێ بانقەز دووباریشی خەنە ناو ڕۆڵەکانی کۆمەڵگەوە وەکو ئێمە کاتی خۆتمانە دوو کۆدیوەکە بە یەک ناکا بە شوار. ئەم جۆرە هێرش و هەڵمەتە چاوەشەکاریانە کە پێشتر هەبوون و ناوچە و دامەزراوە جیاوازەکانی کوردستانیان تێدا کراوەتە ئامانج. پەلاماری ئەم جارش بە تایبەت بۆ سەر نەخۆشخانەی بەخشین هاوشەوی ڕابردوو ڕوبەڕووی شکست دەبێتەوە چونکە خەڵک خۆیان ڕاستیەکان دەبین و دەزانن کێ خزمەتی هاوڵاتیان دەکات و کێش بەردەوام لە سەنگەری پیلانگێڕی و چاوەشەکاریدایە. ڕێبن محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.